سەرچاوم کەناڵی پێیان کە ئەوڕۆ سەرداتان کردین لە گوندی قادراوە خەریکی بەروبوومی بەرهەمی هەنجیرین کە ئێستا پێگەیوەت. سەرەتا جا ئێستا خۆی هەنجیر لێکردنەوە دەبێت خۆی بۆ ئامادەکەی، دەبێت شیرێکی هەیە، شیرەکە شیرێکی سپی لێ دێ زۆر بە قووەتە، یعنی گۆشتی بەشەری دەسووتێنیت، قەنەعات کە وەکو تیزابی وایە، دەبێت دوو دەستکەشی بۆ دەستانکەی. ئەم دەستکەشێکیان لایلۆنە، ئەوەی دیکەشیان ئەوەی یاسایی خۆمانەکەیش پێ دەکەین. ئەو شێوەیە خۆمانی بۆ ئامادە دەکەین. دا ئەوە منداڵە جوانانەشم لەگەڵن هاوکارم دەبن لە ئیشەکەی. بسم الله. ئەوڕۆ دەست بە هەنجیر لێکردنەوەی دەکەین لە گوندی قادراوە، ئینشاڵڵا لەگەڵم بن. بسم الله. خۆی هەنجیر لێکردنەوە ئەگەر بکرێت ئەوا دەبێت ئەو هەنجیرە بەکلکەوە لێ بکرێتەوە، تەمەنی زیاتر دەبێت دەمێنێتەوە. بەڵام کە ئێستا ئەوە بەکلکەوە لێ کردەوە، بەڵام کە بریندار بوو ئەوە خێرا دەبێت. ئەوە بەردەوام من حەز دەکەم هەنجیر دائیمەن بەکلکەوەی لێوەکەمەوە نەک برینداریکەم، جوانتر دەبێت. بەڵێ درەنگتر خێرا دەبێت. ئەو ساڵ بەروبوومی هەنجیر تاخیر بۆ بە حکمی ئەوەی زستانەکەمان زۆر ماشەڵڵا هەم زستان هەم بەهار زۆر بە بەفر و باران بوو. قەنەعات کە یعنی بەهارەکەمان ڕۆی باران هەر بەردەوام بوو، باران هەبوو. جا یعنی بە حکمی ئەو کەش و هاوفێنکەوە هەنجیر دواکەوت ئەو ساڵێکی نەی. ئەمە تەقریبەن هەمووی دە ڕۆژە هەنجیری لێ دەکەمەوە. پار یەکەم وەجبە لە 15 عەوتم لێ کردەوە، یعنی فەرقی گەلک زۆرە دەگەڵ دەگە ساڵی پاس. قادراوە خاکەکەی زۆر بە تایبەتی بۆ هەنجیری زۆر بەناوبانگە، لە دوای هەنجیریش ترێ. لەنا ئێستا فەرمووەوە هەنارە بەرەکەی جوان نییە، بەس ماشەڵڵا هەنجیری قادراوە بەناوبانگە بە حکمی ئەوەی خاکەکەی گڵێکی جوانی هەیە، ئاوەکەی ئاوێکی زۆر تایبەتە. سەرچاوەی ئاوەکەی لە قەندیلەوە دێت، ئاوەکەی کە لە قەندیلەوە دێ هەم ساردە. ئێستا ئەوە تا ئەلێرە من ئێوارە ئاوی دەدەمە و باغی ئاوەکەی ساردە، پاک و خاوێنە لە هەموو ڕوەکیەوە. ئەوە بەرهەمی قادراوەیە، یعنی بەڕاستی ڕزقێکی جوانە. هەنجیرەکەی زۆر بەناوبانگە، بە تایبەتی هەنجیرە زەردەش زۆری لێ ناجێحە زیاتر، یعنی ئەو خاکە لەگەڵ هەنجیرە زەردەی دێتەوە. ئەمن ئێستا دەتوانم نمونێکتان پێشاندەم. ئەمن ئەو هەنجیرە لەگەڵ ئەو باخەم چەقاندەوە ڕەشە، لی ناجیح نییە، بەس هەنجیری زەرنە. هەنجیری زەر ماشەڵڵا هەنجیرێکی جوانە، زوش دێتە بەرێ، هەروە بە 2 ساڵ 3 ساڵی دێتە بەرێ، بە 3 ساڵی دێتە بەری. جا هەنجیرەکەشی چەندی بڵێ جوانە، توێلکێکی تەنکی هەیە، یعنی لە ناودا قەنەعات کە وەکو هەنگوینی تێدا بێ ئەوایە. هەنجیر لێکردنەوە لە لایمە دەبێت بە خێزانی بێت، یعنی دەبێت دەستەت هەبێت، دەبێت ماڵێت لەگەڵ بێ، یعنی حایلی بێ بە هەرەوەز، یعنی ڕۆژانە تو ئەگەر بێت و نەفەری ماڵێت دەگەڵ نەبێت، دەبێت لایەنی کەم 4-5 نەفرت دەگەڵ بێت، دەنا فریای لێکردنەوەی ناکەوی چونکە کاتی دەوێت. ئەنی ماشەڵڵا ڕستێکی ناسکیشە، دەبێت لەگەڵی بێت تەحەموول بێ، بە جوانی لێ بکەوە، دەنا هەنجیرەکان هەموو خەرا دەبێت. هەتا پێت بکرێت هەنجیر دەبێت بەکلکەوە لێوەکرێت، نەک بریندار بکرێت. دەڵێ شێوازی لێکردنەوەکەی هەیە، نازانی لێوەکات، هەیە یەکسەر ڕای دەکێشێت. ئێستا هەنجیر هەیە هەر ئەوە کابرا ڕای دەکێشێت، یەکسەر خەرا دەبێت، بەڵام تا بکرێت دەبێت نێڵی ئەو هەنجیرە بریندار بێ، ناسکە. ماندووبوونیشی زۆرە هەنجیر لێکردنەوە، بەڵێ ماندووبوونی گەلک زۆرە. خۆی باغی هەنجیر دەبێت خزمەتیکەی. ئێستا من لە 15 دووەوە لە 15 دووە دەورەی ئەو باغەم داوە، خزمەتم کردوە، دەبێت بنی هەڵقەنیەوە، دەبێت کیمنایی لێدەی، دەبێت بیبڕی، دەبێت دەرمانی لێدەی، یعنی ماندووبوون و بێسەعەتی گەلک زۆرە. هەغوایە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان، وەزارەتی کشت و کاڵ، سەرچاوەکانی ئاو بە تایبەتی یعنی دەستبارێک بۆ
فەلاعەکان ڕابگریت ڕاستی مەصرفی زۆرە باغ و باغات ئەو جارێکینێکە ئەو بەرهەمە جوانەمان لە ناو خۆ هەیە هەغوایە هەنی ئەوان هاوکاری بە ساعی باغەکان بن بەڵێ لە هەموو کاتێکیدا کاکە هەمن کیمناییم دەوێت دەرمانم دەوێت هەنی ئەو شتانم هەموو دەوێت نەکەل لە کاتی پێگەی ناوەڵڵای حکومەت یەکشتی هاوکاری نەکردین ئەوەی دەیکەین لەسەر حسابی خۆمان بەخێر بێن کاکە و سەرچاوم خۆشحاڵم بە هاتنتان ئەگە سەردانی ئێمەتان کردو و سەر لە ئێمە داوە و مەش پێ خۆشحاڵین و ئەمەش فەلاحین و خەریکی هەنجیرانین و من مامرایمی دەرۆکۆترێمە لە سەرەتاوە بڵێم مەڕدار بووم مەڕدارێکی زۆر گرنگ و میهیم بووم بەڵام پیر بووم وازم لە مەڕان هینە ئێستا چەند ساڵێکە هەنجیرم چەقاندوم باغە هەنجیرێکی زۆر جوان و شازم چاندووە سپاس بۆ خوای گەورە لە قادراوەیە قادراواش قادر مامم بووە قادراوە مامی منە بە ناوی ویەوە هاتووە و ناویان ناوە قادراوە جا من ئێستا ئەوە چەند ساڵێکە خەریکی هەنجیرانم بەرهەمی هەنجیرێش بەرهەمەکی زەریفە زۆر ساڵی پار ئاونە بۆ ڕاستی هەنجیر بە کەڵک نەدەهات بەڵام لەگەڵ ئەوەشدا هەنجیرەکە دەفرۆشا پارەی چاکی دەکرد هێندەک هەنجیرن ئیشک دەبوون کوڕێک لە قەڵازی ڕدەهات کیلۆی بە 1000 دیناری دەکڕی هەر باش بۆ خەسار نەدەبوو ئەو ساڵیش سوپاس بۆ خوای گەورە زۆر چاکە وەڵڵی درەنگ پێگەیوە بە سوپاس بۆ خوای گەورە ئیمن زوو پێگەیوە ئیمن لە پێش خەڵکیە خوای گەورە دەرگایەکی کردوێتەوە بۆ من ئیمن ماوێکە پێگەیوە سپاس بۆ خوای گەورە هەنجیری قادراوێ لە هەموو شوێنێکی باشترە هەنجیری چاکە هەنجیری قادراوەیە تەماشاکە ئەوێ هێبخۆرە بزانە تامی چۆنە دەڵی هەنگوینە هەنگوین شتی وایە ماشەڵڵا هەر شتێکی زۆر نەجیبە زاوە بەرهەمەکە خوای گەورە داویەتی بۆ ئێمە و ئەمەش ساڵانە دەیفرۆشین و مسڵمانی لێ دەخۆن و ئێستا لە باران پاڵێ ڕادەبێ خەریکی بیجا ئەها ئەوە دیوە ئەوە هەموو دەبێ جارەکەی هەڵقەنی ئەو گیای ئەوە گیای پاییزیە لە دوای گیای پاییزی ئیبەهاری دێ ئەها ئەوە ئاوینیە ئەوە ئەو گیای ئەستا دیوتەوە هەمووی ئاوینە دەبێت مەحەدەل خەریکی بی ماندوو بوونێکی زۆری دەوێت بەخێر بین سەر چاومان وەڵا جا هاوکاریان دەکەین و ئەگە ئەوانێک بێ دەگەڵیان لێ دەکەین و دەبێ هاوکاریان بکەن مەجبوری وەڵا هەنجیرەکی جوانە هەنجیرەکی بەرهەمەکی جوان و ئەوەیە سروشتە زۆر جوانە هەنجیرەک وەڵی لە سەعات 12ەوە دێن هەتا سەعات 6 ئێوار ئەرە وەڵا گەرمەیە و جا ئیشەکی قورسە بەڵ وەڵا ژنی کۆن زۆر ئازا و چاک بوون وە کێلعان نەبوون هەنا دەنون و بەس چاو لە موبایل شتی دەکەن بەزا دەنون ئیش و شتی ناکەن وەڵا جاران ژن ئیشی دەرێ دەکرد ژوورێ ئیشی دەکرد و منداڵشی بەخێو دەکرد و فەلاعەتیش دەکا و هەموو ئیشێکی دەکرد بەخێر بن بۆ گوندی قادراوە ماشەڵڵا ئەوەش هەنجیری قادراوایە یەکێک لە بەرەبوومە جوانەکانی قادراوە کە ئەویش دەناسرێتەوە بە هەنجیری قادراوە ئێمە ئیشمان بە کرینی هەنجیرە لە قادراوە ئەو هەنجیرە وەردەگرین دەینێرین بۆ شارەکانی هەولێر سلێمانی تاوەکو کەلار تاوەکو هەنجیری قادراوە دەگاتە مووسڵیش خواستێکی زۆری لەسەر هەنجیری زەردی قادراوە بە ناوبانگە ماشەڵڵا و ساڵی هەنجیرەکەمان جوانە ڕاستە تۆزێک ئەو ساڵ تاخیر بوو بە حکمیەوەی کە تۆزێک ساڵەکەی سارد بوو درەنگتر گەرم داهات مانگێک لە وادەکەی خۆی دواکەوت لە خوای گەورە بەزیاد بێ خاکەکەی زۆر باشە دەشێت بۆ هەنجیر ماشەڵڵا لە هەر شوێنێک کە ناوی قادراوە دێنی ڕێک فکریان بۆ هەنجیرەکە دەچێ و ئەوەش ماشەڵڵا بەربوومی ئەو ساڵە ڕێک هەنجوونە ماشەڵڵا هەنجیرێکی پڕ لە ئاوە هەنجیری قادراوە خواستێکی زۆری لەسەرە ئەوە بە ئاوی قەندیل ئەو دەدرێت بە ئاوێکی سارد
چۆنی بڵێ ماشەڵا ڕستەکە ئەوە جوانە خواستێکی زۆریشی لەسرە ئەنجیری قادراوە کەوتت قادراوە تەواو Bana